بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین چەند ساڵێکە لە خزمەتی ئەو کتێبین. بەشی چوارەمی ئەم کتێبە باسی ئەلمونجیات ئەکات، ئەو شتانەی کە تۆ ڕزگار ئەکەن، نەجاتت ئەدەن، نزیکت ئەکەنەوە لە خوا جەل جەلالوه. دەرسی پێشوو کە باسی خۆشەویستی و ئونسی کرد بەخوا کە چۆن نزیک ئەبیتەوە لە ڕەب العالەمین بەهۆی خۆشەویستیەوە، باسی ڕضای کرد بە قەزای خوا. چەندێ ڕازی بی زیاتر بە قەزای خوا، ئەوە زیاتر مانای ئەوەیە تۆ خۆشەویستیت بۆ خوا زۆرترە. ئینسان لە کاتی بەڵاو موسیبەتەکانە چەندێ ڕازی بوو بە قەزای ڕەب العالەمین بە بڕیاری خوا جەل جەلالوه، ئەوە دلیلێکی زۆر گەورەیە لەسەر ئەوەی کە ئەم کەسە مەحەبەتێکی زۆر گەورەی بۆ خوا هەیە جەل جەلالوه و مەحەبەتەکەی درەوشاوەتەوە لە لاشە و جەستەیە. ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمڕۆ سەرنجمان بۆ بابەتێکی گرنگ ڕائەکێش. ئەفەرمێ ئایا هیچ شتێک هەیە کە لە ناخی ئینسان حەزی لێ بکە، هەوای ئینسان حەزی لێ بکە، ئایا ئینسان ئەکرێ پێچەوانە ئەوە ڕازی بێ پێی؟ بنمونە ئەگەر ئینسان حەز بەوە بکات کە خواردنێک بخوات، ئایا لە نەخواردنی ئەم خواردنەیە ڕەزامەندی کولی ئەم کەسە دروست ئەبێ یا ڕەزامەندێکی شکلی لە کەسەکە دروست ئەبێ؟ ڕەزامەندی کولی و ڕەزامەندی شکلی دوو بابەتی گرنگن. ئایا من ئەڵێم کە ڕازی ئەبم بە قەزای خوا و بە بڕیاری خوا لە هەر شتێکە، ئایا ئەو ڕەزامەندی من بەرامبەر بەخوا جەل جەلالوه ڕەزامەندیەکە کە ناخ و دڵ و هەستم هەمووی هاواری ئەکا، یانە ڕەزامەندێکی سەرزارەکیە؟ ئەفەرمێ ويتصور الرضا فيما يخالف الهوى يا ويتصور الرضا فيما يخالف الهوى. تصور أكري يعني مثلا رضا منديل لقل مخالفي هوا وآرزوي إنسانا كوب بيته. أفرمي بأمتان بورون كما وشون أفرمي إنساني واهي توشي ألمي كي زور قورة ونارحتي كي زور قورة أبي إيشو آزاري كي زور قورة أبي. هند جار آزاركي هي وهند جار نية، هند جار نارحته هند جار باشا. ئەفەرمێ ئەم کاتانەی کە ناڕەحەتە ئەم ئینسانە، ئەزانێ ئێشەکەی کەمێکە و ئەڕوا لە کۆڵی ئەکەوێ، هەوڵ ئەدا ئەلەم تۆزەیە جۆرێک لە ڕەزامەندی دەربڕێ. بۆ چونکە ئەڵێ ئەلحەمدوللا کە ئێشەکەم دەوامی نییە، هەر ئەم مودەیە و تەواو ئەبێ، لە ناخەوە جۆرێک لە ڕەزامەندی بۆ دروست ئەبێ. بۆ چونکە هەستەکە لە ڕووی عەقڵیەوە ئەگەر ئەمە زیاتر بێ، گەورەتر بێ، گرفتی بۆ دروست ئەکە. یان هەندێک جار سبحان الله شتێک بە تەبعی ئەم زۆر ناخۆش و ناڕەحەتە، زۆر پێی ناڕەحەتە، دەوایەکەیە زۆر تاڵە، بە نەفسی ئەم پێی ناکەوێ ینی، بەڵام ئەزانێ کە نەفع لەناو ئەم دەوایە هەیە، ئامادەیە ئەو دەوا تاڵە بخوا. یان جاری وە هەیە کەسێک ئەڕوا بۆ لای کەسێک حیجامەی بۆ بکات. طبعا حیجامە شێوازی کۆنی طبعا بە شاخ کراوە، بۆیە لە کوردەواری خۆمان پێوتێ کەڵە شاخ، يعني شاخی کەڵ، شاخی ئاسک هێناویانە خسویانتە پشتی کەسەکە و هەڵیان مژیوە، مەسافەیەک هەڵیان مژیوە، دوایی هێناویانە ئەم شوێنە بڕبڕیان کردووە، دوایی عینەن شاخەکەیان خستۆتە سەری هەڵیان مژیوە، خوێنە پیسەکەیان لەم کەسە دوور خستۆتەوە. ئێستش بە ئالاتی نوێ هەیە کە سەحبی شوێنەکە ئەکا، دواتر بە موز لەم شوێنە ئەدرێ، دواتر ئەم خوێنە پیسەیەتە دەرەوە. دیقەت بدە مەسەلەن کاتێک کە ئەم موسە لە پشتی ئەم کەسە ئەدرێ، وەڵای ئەم کەسە ئازاری پێ ئەگا و ناڕەحەتی شەبێ، بەڵام ئەزانێ نەفعێکی زۆر گەورە لە پشتی ئەم کەڵە شاخەوە هەیە، ڕازیە بەم کەڵە شاخ. واتە ئازار لە پێچەوانەی ینی هەوای ئینسانە، بەڵام لەبەرەوە ئینسان تێگەیشتووە لە نەفعەکەی خۆی ئامادە ئەکات و خۆی حازر ئەکا، هەندێک جار زۆر مەمنونی ئەو کەسەشە بێ کە کەڵە شاخەکەی کردووە. ئەفەرمێ جاری وە هەیە کەسێک ئەچێ بۆ کەسابەت، زۆر ناڕەحەتە بێ لە ڕێیە، مانوو ئەبێ، ڕێگایەکی دوور ئەبڕێ، بەڵام ئەزانێ قازانجێکی باش لەو کەسابەتە ئەکا، هەز بەم ئازارەی ڕێگا ناکات. خۆشویستنی ئەم کەسە بۆ ئەو سەفەرەی
بۆ قازانجەی کە ئیکا یا طالبی علم کاتێک کە طلبی علمەکە زۆر ناڕەحەتە بێ بەڵام ئەزانێن نەتیجەی طلبی علمەکەی چییە بۆیە هەست بە ئازارەکان و ناڕەحەتەکانی کاتی ناخۆشی و نەخۆشەکانی ناکە یان کاتی وەرگرتنی علمەکەی ناکە ئەفەرمێ بەڵکو بە دڵ ڕازیە بەو شتانەی کە هێنەڕێ بە دڵ خۆی سواری سیارە ئەبێ و ئەڕوا سواری وڵاقێک ئەبێ ئەڕوا دا ئەبەزێ لەم گەراژ سەر ئەکەوێتەوە ماندوو ئەبێ ئەڕوا هەتاوکو ئەگاتە ئەو مەطلبەی کە مەبەستیەتی ئەزانێ سوودێکی مادی وەرئەگرێ ئەم هەموو ماندوو بوونە قبوڵ ئەکە ئەفەرمێ نا لەمە زیاتر هەندێک جار ئینسان لە ترسی زۆرە لە تووڕەی زۆرە هەندێک لە هەستەکانی لەدەست ئەدا جاری وهەیە ئینسان ئاگرێک ئەکەوێتەوە ڕائەکە دوای سەیرەکە چەند شوێنێکی سوتاوە چەند شوێنێکی بڕاوە بەر چەند تەل کەوتووە بەخۆشی نەزانیوە هەستی پێ نەکردووە لەو کاتە هەست بە ئازار ناکرێ لە ترسی زۆرە لە تووڕەی زۆریشە هەندێک جار حاڵەتێک دروستە بێ ئینسان هەست بە ئازارەکان ناکە هیچ هەست بە ئازارە ناکە کە ڕوو ئەدا ئەفەرمێ ئەمە حاڵەتێکە لە ئینسانە طەبیعی هەندێک ئالام هەیە هەستی پێ ناکە بۆ چونکە شتێکی گەورەتر هەیە ئەم ئەیبینێ بۆیە ئینسان لە مەسائیلی حوبە ئەگەر خۆشەویستی زۆر زاڵ بوو بە سەریە خۆشەویستی خوا جەل جەلالوهو زۆرێک لە ئەلەمەکانی ئاگا لێ نامێنێ ئێش و ئازارەکان ئاگا لێ هەستی پێ ناکە دەرێک بەوە ناکە ئەفەرمێ جونەیدی بەغدادی ئەفەرمێ پرسیارم کرد لە سری سەخاتی وتم سەقاتی وتم هەل یەجید المحب ئەلەم البەلا ئایا ئەو کەسێک کە خوای خۆشەوێ هەست بە ئازارەکانی بەڵام موسیبەتەکە کە ڕووی تێکە فەرمووی لە قەت هەستی پێ ناکە هەست بەو ئازاران ناکە ئارامە هیچ هەست بەو ئازاران ناکە کە یەنە ڕێگەی ئەفەرمێ ئێمە وتومانە یا لە هەندێک لە خەڵقەوە ڕیوایەت کراوە وتویانە وەڵڵاهی ئەگەر پارچە پارچەمان کەن هەر بە ئەندازی ئێزە خوامان خۆشەوێ جەل جەلالوه یعنی محەبەتەی گەیشتوتە ئاستێک پارچە پارچە لێم کەنەوە هەست بە خۆم ناکەم و محەبەتیشم زیاتر ناکە هەر لەو ئاستەی خۆیان ئەوەستاوە ئەم حاڵەتە کە مەسەلەی حوب خۆشەویستی وا ئەکا کەسەکە ئاگای هەست بە ئازار نەکا بیرکەنەوە دایکێک زۆر ماندووە بەڵام مناڵەکەی نەخۆشە هیچ ئاگای لە ماندووبوونی خۆی نییە لە پێناوی مناڵەکە باوکێک زۆر ماندوو ئەبێ کە کەسابەتەکە بەڵام هەست بەم ئازارەی ناکات چووکە لە پشتەوە مناڵەکانی بەخێوەک تەن باوک لە چەند وتارێکە باسم کردووە کە قورسایەتێکی زۆر گەورە لە سەرشانی باوکە باوک زۆر ماندوو ئەبێ مناڵەکەی بە فکر هەڵ ئەگرێ پێش لە دایک بوون دوای لە دایک بوون تا گەورە بوون بڕواکەن هەتا ئەم باوکە ئەمرێ بە زیهن و فکری لای مناڵەکانێتی چۆنیان پەروەردەکە حتا کە ئەچێتە ماڵی خۆی ئەبێتە کەس بیر ئەکاتەوە ئایا هەیەی لە ماڵی خۆیان نیەتی فکری مشەوەشە بە مناڵەکانی زۆر غەمی مناڵەکانی ئەخوا عەددەوام فکری مشەوەشە بەمە ئەمە وای لێ کردو زۆرێک لە ئازارەکان و ناڕەحەتیەکان هەست پێ نەکە ئەفەرمێ کەسێک هەبوو جاریەکی زۆر خۆشەویست ئەویست هەندێک شۆربای بۆ دروستکە ئەڵێ لەو کاتە هاوارێکی کرد جاریەکە ئازاری هەبوو هاوارێکی کرد ئەڵێ ئەم کەوچکەکە بەدەستیەوە کەوتوو بە خوارەوە ئاگای لێ نەبوو دەستی هەر بەم شێوازە ئەجوڵان پەنجەکانی سووتان بەخۆی نەزانی نا لەمە زیاتر وازەحتر لە قورئانە یعنی ئێمە بیرکەینەوە لە قورئانی پیرۆزە ئێمە داستانێکی حوبمان هەیە مەسائلەی عشق کە ئینسان هەست بە ئازار ناکە لە خۆشەویستیە ئەوە تا نیسوەی مەلیکی میسر هەمویان دانیشتون زڵێخاش هاتووە یەکی چەقۆیەکی تیژیاوە بەدەستیانەوە میوەی بۆ داناون لەو کاتا یوسف هێتە دەرەوە لە مەحەبەتی یوسفە دەستیان ئەبڕن هەست بە ئازاری دەسەکەیان ناکەن هەست بەمە ناکەن دەستی خۆیانیان بڕیوە ئەم هەست پێ نەکردنە هەست نەکردن بەم ئازارە ئەمە زۆر گەورەیە ئەبێ ئێمە موسڵمان بە وردی لەمە سیرکەین کە ئینسان هەست بەم ئازار و بەم ئەلەمە ناکە کەوابوو ئەکرێ لە پێناوی حوبی خوایە هەموو ئەو قەدەرانەیەتە ڕێت هەمویان قبول کەیت و هەستیشی پێ نەکەی ئەی ئینسانی ئیماندار ئەفەرمێن باسی دنیا بوو دنیا لە دنیاە کەسەکە بۆ خۆشەویستەکەی دەسی ئەبڕێ ئاگای لێ نییە دەسی ئەسووتی ئاگای لێ نییە ئەی لە لای خوا جەل جەلالوهو چۆن لەگەڵ خوایە چۆن ئەفەرمێ لە لای خوا جەل جەلالوهو ئێمە چۆن ئیماندا ئەمەزرێ لە دڵمانە ئەبێتە دەلیلی مەحەبەتی خوا
و ئیمان لە قەزای خوایە لە بڕیاری خوایە هیچ قسە و قسەیەکمان نییە. ئەفەرمێ ئەمە شێوازەکەی بەم کەیفێتەیە بە سێ شت کەسی ئیماندار جوان دڵەکەی دا ئەمەزرێ. سێ شت. یەکەم دانەیان ئەبێ ئینسانی ئیماندار یەقینی هەبێ بەوە کە هەرچی خەیر هەیە لای خواوەیە، ئەوەی کە من بە شەڕ ئەیبینم لای خوا خەیرە. ئەبێ ئەم عەقیدەیە لە دەرونی هەمومانە دامەزرابێ. ئەمە معنای تەوەکولی حەقیقیە. کاتێ مصیبەتێکە ڕووت تێ ئەکا، هەر جۆرێکی مصیبەت هەیە، ئەبێ یەقینت هەبێ ئەم شوێن و مصیبەتە بۆ تۆ باشترین شوێن و جێگەیە کە خوا بۆی هەڵبژاردی. ئەگەر ئەم عەقیدەیەت بەخوا جەل جەلالوهو هەبێ، ئەم تێکەڵێت لەگەڵ خوایە هەبێ، لە ناخەوە ڕازی ئەبی بەوەی کە خوای گەورە بڕیای لەسەر داوە. پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: ما قضى الله لمؤمن من قضاء إلا كان خيرا له. خوا هیچ بڕیارێ بۆ کەسی ئیماندار نادا إلا ئەو شتە خەیری تایە بووی. والله جاری وا هەیە مەسئلەی ئافرەتێکە بۆت نابێ، ڕزقێکە ئەچی بەدەمتەوە نایە، بۆت نابێ، کولی خێر لەوایە کە خوا بڕیار ئەدا نەبێ. تۆ بڕۆ کاری خۆت کە، جوڵەی خۆت کە، حەڕەکەی خۆت کە. هەر مصیبەتێ هاتە ڕێت، هەر ناڕەحەتێک هاتە ڕێت، هەر نەبوونێک هاتە ڕێت، هەر قوفڵبوونێ لە شوێنێکە هاتە ڕێت، دڵنیا بە ئەوە ڕەب العالەمینە ئەمری کردووە چۆن فیلەکەی ئەبڕەهەی ڕاگرت، بە هەمان شێواز ئەم کاری توێ ڕاگرت. خەیر لەمایە کە تۆ نەچیت هەنگاو نەنێ بوەستە. بۆیە کەسی ئیماندار ئەبێ ئەم عەقیدە بەڕاسیخی لە دڵیا دامەزرابێ، وەی بڕوایەکی یەقینی هەبێ بە قەزای خوا، بۆ بڕیانە کە خوا دەری ئەکە. شخصەتێکی زۆر گەورەت هەیە، شخصەتەکەت ئەشکێ ئەکەوی سفر ئەبیتەوە. خێر لەوایە تۆ شخصەتت نەبێ، چونکە گرنگ نییە لە دنیاە هەبی یان نەبی، گرنگ ئەوەیە لای خوا هەیت یان. جاری وایە ئینسان زلەیەکی لیسان خەڵەتێک ئەکەوێت، خوا ڕوتبەیەکی بەرز ئەکات و دای ئەبەزێنێتەوە. ئایا ئەم عەبدە لە کاتی بەرزیە بە من ڕازیە، لە کاتی نزمیە بە من ڕازیە؟ لە هەردوو حاڵەتە وەکو یەکە. پارەی ئەداتێ لێ ئەسەنێتەوە، مناڵی ئەداتێ لێ ئەسەنێتەوە، سەحەت و لەش ساغی ئەداتێ لێ ئەسەنێتەوە، نەخۆشی ئەخا یعنی شیفای ئەدا. هەمووی بەدەستی ڕەب العالەمینە. دەی باشە خوا جەل جەلالوهو هەموو ئەم بەرزی و نزمیانەکەیەتە ڕێی کەسی ئیماندار؟ ئایا ئەمە حکەمێکی تایبەتی خۆی نییە؟ بۆیە ئینسان ئەگەر دەستی حکمەتی خوای خوێندەوە دڵی ئارامە. ئینسان دەستی حکمەتی خوای خوێندەوە دڵی ئارامە بێ. ئەمە خاڵی یەکەمە کە وا ئەکات مەحەبەتی تۆ، بڕوای تۆ بە قەزا و قەدەر، و هاد لێ ئەکا ڕازی بی بە هەر شتێک کە ڕۆژانە یا عومرانە یەتە ڕێگەی تۆ. مەکحوول ئەفەرمێ گوێم لە ئیبن عومەر بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، فەرمووی ئینسان جاری وایە ئیستیخارە ئەکا بۆ شتێک لە بەردەم ڕەب العالەمینە، خوای گەورە بڕیاری شتێکی وەدا کە ئەم دڵی پێی ناخۆش، بەلایەوە ناڕەحەت. لەو کاتە بنمونە مەسەلەی تەبان مەسەلەی ئیستیخارە مەسەلەیەکی زۆر گەورەیە. کەسی ئیماندار بۆ هەموو کارێکی پێویستی بە چوار شت. ئایا دڵی ئەم ئیشە ئەگرێ یا نایگرێ؟ یەکەم دانە دڵت ئەیگرێ یا نایگرێ؟ چ لە مەسەلەی زەواجە بێت، چ لە مەسەلەی کار و کەسابەتە بێت، لە ئیشەکەی خۆتە ئایا دڵت ئەیگرێ یا نایگرێ؟ ئەوە یەک. دوو، ئایا عەقڵ ئەم شتەی پێ باشە یان نە؟ سێ ئەهلی مشۆرەت پرسیارەکەی لە خەڵک ئەرێ ئەم کارە باشە بیکەم یان نە؟ ما خاب من استشار. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەر کەسێ ئیستیشارە بکە، پرسیار لە خەڵک بکە لەسەر شتەکانی سەر بڕیارەکانی، قەت پەشیمان نابێتەوە. چوارەم ئیستیخارەیە. ئیستیخارە بۆ هەموو کارێکت لە ژیانە دوور کات نوێژ جێبەجێ ئەەکەی، دوعایکی تایبەت هەیە ئەیخوێنی، خوایە من نازانم خەیر هەیە شەڕ هەیە لەم کارەمە، خوایە چی باشە بۆ من ئەوە جێبەجێکە. ئیتر بوو نەبوو ئەوە لە دەستی ڕەب العالەمینەیە. طبعا زۆر کات وتراوە ئەو کەسە خەوە بینێ، لە خەوە بۆ یەکلا ئەبێتەوە کە چۆنە ئەوانە ممکنە بۆ کەسێک بە خەو ببینێ، بەڵام خەو شەرتی ئیستیخارە نییە. تۆ ئیستیخاری خۆتەکەی، شتەکە بوو ئەلحەمدوللا خەیریتیە، نەبوو هەر خەیریتیایە. بۆیە ئەفەرمێ ئینسان ئیستیخارەی کرد ئیبن عومەر، ئەگەر ناڕەحەتی هاتە ڕێی، شتێک هات کە بە دڵی نەبوو، ئیستیخارەی کرد باشە ئەم مەسەلەی زەواجە باشە بۆ من یا خراپە، باشە نازانێ، بڕیار بدا بڕیار نەدا، دوای شتەکە نەگونجە، ئەم پێی ناخۆش بوو حەزیە کرد بگونجێ. ئەفەرمێ ئیلا دەسی معنەوی خوا خەیری لە پشتی ئەوە داناوە بۆ ئەم عەبدە کاتێکەوە نەبووە، یعنی باشەیی ئەم عەبدە لەوایە کە نەبووە. مەسروق ئەفەرمێ
داستانێکمان بۆ ئەگێڕێتەوە لەم بابەتە کە ئینسان لە حکەمی خوا حاڵی ببێ بە جوانی. ئەفەرمێ پیاوێکی فەقیر هەبوو لە مەنتیقەیەکە لە بادیەکە لە چۆڵەوانەیەکە ژیانی بەسەر ئەبرد. طبعا لادەی کۆن وەکو ئێستا نەبوو بە تایبەتی بادیە عەرەب ماڵەکان لە یەکتر بە دوور بوون، هەر شوێنە لە شوێنێکی ترەوە ئەو مەنتیقە مەسەلەن هی ئەم خەڵکە بووە، ئەم زەوی و زار و زەرعاتی خۆی هەموو ئەویش چۆن ئێستا لە هەندێک شوێنەکانە ئەگەر دیقەتان دابێ ئەم مەزرعەی خۆی ئەکا ئەوی تر لە شوێنی تر ئەیکا ئەوی تر لە شوێنی تر ئەیکا. ئەڵێ ئەم ماڵە زۆر هەژار بوون، تەنها گوێدرێژێکیان هەبوو، سەگێکیان هەبوو، کەڵەشێرێکیان هەبوو. کەڵەشێر بانگی ئەدا و خەبەری ئەکردنەوە بەیانیان زوو بۆ ئیش و کاروباریان و بۆ نوێژ و تاعەتیان. گوێدرێژ کاروباری خۆیانیان پێ جێبەجێ کرد، ساکەشیان حرەسیە کردن. ئەفەرمێ ئەوەی پێنەچوو کەڵەشێرەکەیان مردار بوویەوە. ئەڵێ کە مردار بوویەوە ئەمان زۆر پێ ناڕەحەت بوون، وتیان هەر کەڵەشێرێکمانەوە ئیشمان لە دەستدا. ئەوەنەی پێ نەچوو ئەڵێ گوێدرێژەکەشیان کەوت و هەڵنەسایەوە مرد تۆپی ئەویش. ئەوەنەی پێ نەچوو سایەکەشیان ئەڵێ لە هەمویانە ئەم پیاوە مبارەکە بە مناڵەکانی ئەوە ئەوە ڕۆڵە ئەمە خەیری تایە خەیر. ئەن کوورە باوکە خەیر لە چیا بێ ئەمە سێ شتمانە وەرسێکی ڕۆشت. ئەفەرمێ بەیانێکیان کردەوە سەیرەکەن دەوروبەریان دوو کەڵی لێ هەڵەسێ کە دیقەتیاندا هەرچی ماڵی بادیە هەیە لەو مەنتیقە هەر هەمووی فەوتاوە، هیچی نەماوە. چاویان کردەوە سێرەکەن ئەوەی سەگی هەبوو وەڕیوە، ئەوەی ئاژەڵێکی بۆ جوڵە جوڵی کردەوە دزەکان پێیان زانێت چۆنتە سەری ئیلا ئەمان نەبێ. هیچ شتێکیان نەبووە تاوەکو حەڕەکە و جوڵەیەکە بێ و پێیان بزان و ئەمانیش فەوتێنن. ئەڵێ هەموو خەڵکیان گرتبوو و کردوان بە سەبایە. سەبایە لەو زەمەنی کۆنا ئەیاندا بەسەر لادەیەکە هەموو خەڵکی لادەکەیان ئەکردە عەبد و جاریە، ئەیان کردە سەبایە و ئەفرۆشران. ئەفەرمێ ئەمان ڕزگاریان بوو، نەجاتیان بوو. ئینجا تێگەیشتم کە خەیری خوا لەوایە کە ڕوو ئەدا. جارێکیان سەعیدی کوڕی موسەیب بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ لوقمان و کوڕەکەی هەر شتێک ڕووی ئەدا لوقمان ئەوت خەیری تێ. کوڕەکەی وتی باوکە هەرچی بێت تۆ ئەڵێ خەیری تێ، ئاخر هەندێک جار هەیە شتەکە ناڕەحەتە، ئێشە ئازارە پێمان ئەگا، خەیر کوا لە ئازارە. فەرمی ڕۆڵە ئەمرم بۆ هاتوو بۆی لەم مەسئلە تێبگەین، با بچین پێغەمبەرێک لە پێغەمبەران هەیە عەلەیهی سەڵات وەسەلام، با بچین بگەینە خزمەتی و پێ بگەین. ئەڵێ کەوتنە ڕێ ڕۆشتن، زۆر ڕێگەیان بڕی، چەند ڕۆژێک و چەند شەوێک ئەڕۆشتن، کەوتن ناو سەحرایەکەوە. ئەڵێ هیچ خواردنیان پێ نەما، ئاژەڵیان توانای نەما، زۆر مانوو بوون، هیلاک بوون. ئەڵێ لەو کاتە لە پڕ لە دوورەوە دووکەڵێکیان بینی لەگەڵ هەندێک تارماییە. ئەڵێ لوقمان زۆر دڵی خۆش بوو، وتی ڕۆڵە ئەوە تەواو، ئەوە مادام دووکەڵ هەیە ئەوە دیارە خەڵکی لێیە و ئاوەدانی لێیە، دیارە ئەو ڕەشایش دار و مار و خاڵ و خان و ئەو شتانن ئەچینە لای ئەوانە. ئەڵێ لەو کاتە لەمانە بوون، ئێسقانێک لێوە بچوو بە قاچی کوڕەکەی. ئەڵێ لەم دی و ئەو دی و دەرهات، ئەڵێ کوڕەکە ئەوەندە ئێشی پێگەی بورایەوە، وە برسی بوو، هیلاک بوو، مانوو بوو. ئەڵێ زۆر بە ناڕەحەتی هەوڵیدا هەتاوەکو ئێسقانەکەی دەرهێنا لە قاچی و ئەڵێ کوڕ بوراوەتەوە لە بەردەستیە، هیچ توانای نییە و هیچ دەسەڵاتی لەم چۆڵەوانیە. ئەڵێ بڕێ گریا فرمێسکێک کەوتە خوارەوە، یای لە دەموچاوی کوڕ خەبەری بۆوە، وتی باوکە بۆ ئەگرێتەوە، وتێ هەموو شتێک خەیری تێیە. وتی ڕۆڵە ئەمە حەنانی باوکایەتیە، ئەگەرنا یەقینم هەیە خەیری تێیە، بەس ئەمە حەنانی باوکایەتیە، ئیتر باوک حەنانی خۆی ئەجۆڵە بەرامبەر بە مناڵەکەی. ئەڵێ لەم کاتە سوارچاشێکیان بینی و دەنگێک بیسرا، ئەی لوقمان تۆم تەخیر کرد بەهۆی قاچی کوڕەکەتەوە، چونکە ئەو قەومە و ئەو لادەیە کە تۆ بۆی ئەڕۆشتی لادەیەک بوو، خوا بڕیاری دا بوو کە بیان فەوتێنم. وتم یا ئیلاهی لوقمان بەرەو ئەوێ ئەڕوا، کوڕەکەیە تۆ لە لوقمان بگەڕە، لوقمان ئەوەستێ، تۆ خەریکی کاری خۆت بە، ئەگەر بگەیشتاتە ئەوێ تۆش ئەفەوتای لەگەڵ ئەوانە. هەمویان تەفروت و ناکرد. ئەڵێ لەم کاتە کوڕەکە تێگەی کە هەموو موسیبەتێک با ئازار بەخش بێ کە ئەگاتە ئینسان ئللا حکمتێک و پەنهانێکی خوای گەورە لە پشتیەوەیەتی، ئللا خەیرێکی مەکنون لەناو ئەم شتا هەیە شاراوە بۆ ئەم کەسە. ئەمە یەکەم دانە بریتێ لەوەی سەیری علمی خواکە، سەیری ڕەحمی خواکە، سەیری دەسەڵاتی خواکە کە موسیبەت ڕوتێکە. نەبوو بووی، هەبوو بووی، مناڵت هەبوو، مناڵت نەبوو، زەواجت بۆ ڕێکە و بۆ ڕێک نەئەکەوت، کارت بۆ ئەبوو بۆ نەبوو، سەیری حکمەتی خواکە دڵت ئارامە بێ، ڕازێبی بە قەزای خوا. دووەم سیر کە هەموو ئەلەمێک سوبحان الله یەتە ڕێگەی تۆ بە ئەجر بۆتە نووسی، ئێتە تۆ لە چی ئەترسی؟ بۆی ئەبێ زۆر ڕازی بی. واللهی یعنی هەموو غەم بە دڵی تۆیە تێ ئەپەڕێ گوناهت لێ ئەوەرێ و ئەبێتە مایە ڕەزامەندی خوا بۆ تۆ. غەم
پەژارە ئەخۆی گەنجێکی جوان لەم وڵاتە کاولەی ئێمەیە سیرەکەی ئاوە سێری گیرفانی خۆیەکە بەتاڵە و سێری کەسێکی تر ئەکا خەم ئەخوا ئەزانی ئەم خەمە لە لای خوا چەند گەورەیە ئەزانی ئەم عەبدە چەند لای خوا گەورە ئەبێت بە من ئەم ئازارەی کە بە ناخیە ئەڕوا طەبعاً ئازار دوو جۆرە ئازارێک ناخی ئینسان ئەیچەژێ ئازارێک لاشەی ئینسان ئەیچەژێ ئازاری ناخ و ئازاری لاشە هەردووکیان لای خوا تۆ دەرەجەت پێی بەرزە بێتەوە بۆیە هەر ئازارێ هاتە ڕێگات تۆ زۆر ئارام بە بەرامبەری زۆر بەهێز بە بەرامبەری تون بە بەرامبەری دڵنیا بە ئەم ئازارە لەو ئەچیەکێ بێ لەو ئازارانەی کە ڕەب العالەمین لە هەموو گوناهەکان ببوورێ ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیبن عەباس ئەی فەرموو حەز ئەکەم تووشی تابم تا تیان بۆچی تا فەرمووی هەموو لاشەم گەرم ئەبێ هەموو لاشەم ئازار ئەچێژێ خوا لە هەموو گوناهەکانم ئەبوورێ تەسەوور کە هەر ئەلەمێ ناڕەحەتێک پێ هەڵخلیسکانێ کەوتنێ سەر ئێشەیە پێ ئێشەیە یەتە ڕێگای تۆ سوبحان الله هەر هەمووی ئەبێتە مای بەرزبوونەوەی تۆ ئەم ئازارەی کە ئەیچەژی شیفایە بۆ تۆ ئەم ئازارەی کە ئەیچەژی لای خوا شیفایە بۆ تۆ والله جاری وایە ئینسان تووشی گوناهێکە بێ ڕەب العالەمین لێی نابورێ وەکو غەزالی ئەفەرمێ ئیلا بەهۆی نەخۆشیەوە لێ ئەبوورێ کە نەخۆش کەوت خوای گەورە لێ ئەبوورێ کە ئازار هاتە ڕێی لێ ئەبوورێ بۆیە کاتێک کە خۆشەویستەکانت ئەوەرن لە ژیانە یان خۆشەویستیەکانت ئەوەرن لە ژیانە دڵنیا بە هیچ دانێکیان نییە کە تۆ ئەجرت دەست نەکەی بۆیە ئەفەرمێ لە فەرمایشتەکە ئەفەرمێ کاتێک کە عەبدێک لە عەبدەکان مناڵەکەی ئەمرێت رب العالمین بە مەلایکە ئەڵێ ئەخەذتم ثەمەرەتە فؤادی قەلبی عەبدی ثەمەرەتە فؤادی عەبدی ئەفەرمێ ثەمەرە و بەرووبوومی دڵی عەبدەکەی منتان دەرهێنا چی کرد چی وت واللهی خوایە شکری تۆی کرد ئازاری پێکە چکە بەرووبوومی دڵیەتی لێ کراوەتەوە زۆر ناڕەحەتە پێی بەڵام خوایە زۆر سپاسی تۆی ئەکرد دەی مەلائیکە شاهید بنەوە من لە هەموو گوناهەکانی بورام چکە سەبری گرت ئارامی گرت بەهێز بوو بۆیە خاڵی دووەم خاڵی یەکەمەوە عیلمت هەیە بەخوا جەلە جەلالوهو ئەوەی کە ڕوو ئەدا بۆ تۆ باشە خاڵی دووەم هەر ئازارێ هاتە ڕێت ئازاری مادیە معنەوی بۆ تۆ مای سەربەرزێ لە ڕەب العالەمین سێهەم دانە ئینسان ئەگەر کەسێکی زۆر خۆشویست جاری وا هەیە لە خۆشەویستی و لە زیادەی خۆشەویستیە هەموو ئەوەی کە ئەو پێی خۆشە با پێچەوانەی خۆشی بێت جێبەجێیەک ئەسا ئەو بیرکەنەوە ئێمە ئەلحەمدولیلا لەناو ئیسلامە پەروەردە بوون زۆر چێژ وەرناگرین ئێستا ئێمە خۆمان هەر ئەچی هەڵەسین دەستنوێژەگرین و نوێژەکانمانەکەن چێژ لە دەستنوێژ وەرناگرین ئەو کەسانی کە تازە موسڵمان ئەبن ئەزان چ چێژێ لە دەستنوێژەگرن ناڕەحەتە دەستنوێژ جاری وای ئاوەکە ساردە ئەزانی چی ئەجرە دەسەکەوێت لای خوا بەڵام ئەزانی خوا ئەم دەستنوێژەی پێخۆشە با خۆت ناڕەحەت بی ئامادەی ئەم دەستنوێژە جێبەجێک مرادی مەحبوب مرادی خۆشەویستەکەت بەلاوە زۆر گرنگە دائیمە ژنومێر لە شتێکە لە سەرەتای ژیانە زۆر هەڵاک سەرەتای حیاتیان هەردووکیان تەفانی بۆ یەکتری ئەکە بۆ چونکە هەردووکیانەوە مرادی مەحبوبەکەی جێبەجێکە دواتر ئەمە تا سەر بۆیان دەست نادا تووشی ناڕەحەتی ئەبن دواتر هەستەکەن درۆیان لەگەڵ یەکترا کردووە لە حەقیقەتیشە درۆیان نەکردو لەگەڵ یەکترا ئەوە سەرەتای زەواج بووە ئەم پیاوە ویستوێتی هەموو شتەکانی خۆی واز دەبێن لە پێناوە ئافرەتە ئەویش بە هەمان شێواز بەڵام دواتر وردە ئەمە بەسەر نەچووە بۆیان بەسەر نەڕۆشتووە نەیانتوانیوە جێبەجێکەن ئەزانی تووشی ئەنواع زۆری ناڕەحەتی و نەهامەتی هاتوو بۆیە هەمیشە ئینسان کە کەسێکی زۆر خۆشویست ئامادەیە خۆشەویستی کەسەکە ئەوەی کە ئەو پێ خۆشە جێبەجێکە دەبێنە لە پێش چاوی خۆت مصیبەتێک هاتووەتە ڕێت تۆ پێت خۆشە ئەم مصیبەتە ڕوو نەدا خۆشەویستەکەم ئەڵڵاه ئەیەوێت ئامە ڕوو بدە واز لە خۆشەویستەکەی خۆمەیانم لە پێناوی خۆشەویستەکەمە ئەمە واد لێ ئەکا ڕازیوی بە قەزای خوا ڕازیوی بە قەضای ڕەب العالەمین بۆیە ئەم سێ خاڵە ئەفەرمێ ئەو سێ خاڵن کە ئینسان ئەگەر هات و جێبەجێ کرد ڕازیبوونێکی تەواو لە دڵە با پێچەوانەی هەوا و ئارەزوی خۆشی بێ ڕازیبوونەکە بەڵام ڕازیبوونێک بە تەواوی جەستە و ڕۆحی بەرامبەر بە فەرمانەکانی خوا و قەزای خوا لە دڵ و دەروونیا جێبەجێ ئەبێ دەی ئێمە ئەمانەوێ معنای خۆشەویستی جوان ڕنگ باتەوە لە حیاتمانە بەروبوومی خۆشەویستی خوامان ببینین
ئایا ئێمە بە زمان ئەڵێن خوامان خۆشەوێ دلیلمان چیە؟ دلیل یەکێک لە دلیلە زۆر بەهێزەکان ڕازی بوونە بە قەزای ڕب العالەمین. ئیتر قەزاکە مەهما کان قورس بێ، مەهما کان ئەیوب ئاسا لاشت برزێ، ئەولادەکان لە دەست بدەی، ماڵە لە دەست بدەی، هەموو شتێک شخصەتت لە دەست بدەی، پێغەمبەرێک بی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، واد لێبێ لە خەڵک دوورە پەرێز بی، کەس نەیە بە دەورت، خەیرە بۆ عالەم هێنا بێ، کەس نزیکە نەکەوێ، ئەبەو کەیفیەتە لێ ئەبێت چەند دڵی ماندوو بێ، چەند ئازاری چەشت بێ. دەی ڕازی بوون بە قەزای ڕب العالەمین دلیلێکی زۆر گەورەیە بۆ حب، بۆ خۆشەویستی. بەخوا هەر مسلمانێکتان بینی لە کاتی بەڵام مصیبەتە ڕازی بوو بە ئیشەکەی، ڕازی و بە ئەمری خوا جەل جەلالوه، ئەوە دلیلە خوای زۆر زۆر خۆشە، ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە خوای جەل جەلالوه زۆر خۆشەوێ، حبێکی صادقانەی هەیە. عەرزم کردن کە عەقیدەی ئیسلامی دامەزرانی لە دڵ و دەروونە بە حب و خۆشەویستیە. ئەگەر حبت بۆ خوا نەبێ 100 جار عەقیدە بخوێنی دانەمەزراوە. عەقیدە خوێندن لە پێناوی ئەوایە حب لە دڵا بچەسبێ بۆ خوا، ئەوەیە کە هەموو شتێکت ئەڵڵاهی بێ، ڕب العالەمینی بێ، پەروەردگاری بێ. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ئەم خەسڵەتە لە خۆیان دروستکە، پێشوەختە ئیستیعدادی وەرگرت بێ. کام مصیبەت زۆر گەورەیە لەسەر زەویە ڕوبەڕووی تۆ بووەوە، ئەبێت تۆ زۆر ڕازیبی بە ڕب العالەمین، زۆر ئارامبی لەگەڵ ئەوە، بزانی کە ئەوە خەیری تایە. بەخوا جارێک عەبدێک لە عەبدەکانم بینی مصیبەتێکی زۆر گەورە ڕووی تێکردبوو، لە ڕووی جەستەیەوە مشەوەه بوو، تێکچوو بوو جەستەی، سوتانێکی بەسەرا هاتبوو زۆر خراپ. تەسەوور کە بینیم زۆر بەزەیم پێ هاتەوە لە ناخی خۆمە. کاتێکە قسەم لەگەڵا کرد سێرەکەم زۆر ڕازیە بەمە کە خوای گەورە ئەمەی پێ عەتا کرد. ئەی ماوەسا کێ ئەڵێ خوای گەورە بەهۆی ئەمەوە من ناخاتە بەهەشت، جا قەیچێکە بە ئەم لێ. وەڵاهی لە ناخەوە هەستم ئەکرد ئەم کەسە ئەگەر تەواو لە قوڵایی ناخیەوە ئیمان ئەوانەیەتە سەر زمانی ناتوانێ ئەم کەلیماتانە بڵێ، چونکە ئەم مصیبەتێکی زۆر گەورە بوو. جەماڵێکی زۆر جوانت هەبێ، باڵایەکی بەرزت هەبێ، بەهۆی سوتانەوە باڵاشت چەمی بێ، جوانەکەشت لە دەستدا بێ، هەمووی کە ئەوەی شانازیت پێوە کردو لە ژیانە نەمابێ. بەڵام ئەو زۆر ئارام لەگەڵ ئەمە مامەڵەی ئەکرد، دڵی منی زۆ خۆش کرد. بۆیە ئینسانی ئیماندار هەمیشە لە کاتی بەڵام مصیبەتەکانە بێ ئیستیعدادێکی ناخی هەبێ، بزانێت کە ئەمە حکمەتی ئەوە خەیرە، ئەم ئازارە ئەم بەرز ئەکاتەوە، و مادام خۆشەویستەکەم پێ خۆشە تەسلیم ئەبم بەڕادی خۆشەویستەکەم. خوای گیان داوا لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەم و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوای گیان دڵ ئاراممان کە، خوایە ماڵ ئاراممان کە، وڵات ئاراممان کە، خوایە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بەدەست ئەعدای دینەوە خوایە زۆر لە ناڕەحەتیە، خوایە بەهانەمانەوە وەرە یا ڕەب العالەمین، ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری یانا صلی الله علیه و آله وسلم ببارێنە. یا ڕەبی خوایە هەر گرفت و کێشەیەکمان هەیە بۆمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە. یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناه هەیە لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناه هەیە لەمەوە دوعای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خوایە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە. یا ڕەبی خوایە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە. یا ڕەبی خوایە مافمان بەسەر هەر کەسێکەوە هەیە، خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی ببوورە. یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە. یا ڕەبی خوایە مردوویەکی زۆری ئەم ئومەتە هەن کە زنێ دوعایان بۆ بکە، و ئێمە لێرەوە دوعایان بۆ بەرزەکەینەوە، خوایە لە گوناهی هەمویان ببوورە. یا ڕەب العالەمین خوایە دایک و باوکێکی زۆر هەن فرامۆش کراون لە دوعای خەیرە، خوایە ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین، تو گەورەی خۆت خوایە لە گوناهی هەمویان ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە بەهەشتا لە خزمەت پێغەمبەریانە صلی الله علیه و آله وسلم کۆمان کەرەوە. یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ئەندازی هەناسەی مەخلوقات، بە ئەندازەی قورسایی عەرشت، بە ئەندازەی گەورەی کەلیماتت،
بە ئەندازەی دەنکی هەنارەکانی هەڵەبجە، بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ، بە ئەندازی گەڵای وەریوی ئەم ساڵ، بە ئەندازی جای سەوزبووی ئەم ساڵ سەڵەوات و سەلام بۆ دیداری پێغەمبەری گیان صلی الله عليه وآله وسلم ئەنێرین و خوای پێ بگەێنێ یا رب العالمین، خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الأکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەور لە گوناهی منیش ئەوە ژبورێ و خوا لێمان قبوڵ کە.